لە پێناو پاراستنی سەلامەتی ژیانی هەم هاوڵاتیان و هەم ئەفسەران و کارمەندان ڕەچاوی باری تەندروستی هەموو لایەکمان کردووە. مامەڵەی هاوڵاتیان ڕاگیرا پێش کەرەنتینەکردن و قەدەغەی هاتوچۆ ئەمە وای کردووە ڕێژەیەکی زۆری مامەڵەی هاوڵاتیان کەڵەکە بووە. ڕقم هەیە لەوانەیە 100 نەفەری لە سعات 8 لێرەما ئێستاش تەواویان نەکردیمە. جاری وایە گەشتۆتە 8,000 هاوڵاتی سەردانی ئێمە کامە لۆد لە ئەنجامی ئەم لۆد و قەرەباڵغیەوە کە سەردانی بەشەکانەکە ئەمەژە بێتە لۆدێکی زۆر و ئەوماندووبوونی ئێمە احتیمالە تووڕەبوونێکشی تیا بێت. ژووری 19 و زۆر قەرەباڵغ زیحامەنە وڵە کاراسانی نیە. هەتای ئەوان نییە چونکە عنی جەنجاڵێکی زۆر لە سەریانە. بەڵام شەکان باش ڕاعی بینێ. کە 4 کاتژمێر دەوامکردنە لە هەر 1 دقیقەیە زیاتر لە 7 مامەڵە تەواو بووە. بەرنامەی ترافیک لە ئێوارەیەک لە هەولێری پایتەخت بەرەو شاری سلێمانی بەڕێدەکەوێت. دوایی چەند کاتژمێرێک درەنگانی شەو دەگەینەوە شارە. سلێمانی دەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی کوردستان. ئەو شارە بە سیمایی جوان و خەڵکی مرۆڤ دۆست و قسە خۆشەکان و ڕۆشنبیری بەناوبانگە. هێدی ترافیک لەبەرە بەیانێکی زوو دەچێتە بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی. هێدی کارمەند و ئەفسەران پەیوەندی بە شوێنی کارەکانیان دەکەن. سەرڕای هەموو قەیران و ئەو دۆخە سەختی تەندروستی و بڵاوبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس ئەوان لارەکدا. لێرە دەیان کارمەند و ئەفسەری لێهاتوو لارەکدان بۆ ڕایکردن و خزمەتکردنی هاوڵاتیان. بەڕامەی ترافیک لاڵقێم جارە بازدە هۆکاری جەنجاڵی و قەرەباڵخیەوە بەڕێوەبەراتیە دەکات. لەلایەکی تر سەدان هاوڵاتی دەیانەوێت بێنە ناو ئەو بەڕێوەبەراتیە تا مامەڵەکانیان تاو بکەن. لێرە ژمارەیەکی زۆر لە سەردانی کار دەبێنرێت. ترافیک سەرەتایەوە بەرنامە بە چیرۆکی سەردانی کەرێک دەست پێ دەکات. ئەو خاوەن پێداویستی تایبەتە و لە هەولێرەوە هاتووە. دلێر دەچێتە پێشوازی سەمیر کە خاوەن پێداویستی تایبەتە. لە هەولێرەوە هاتووم بەیانی سعات 6 لە هەولێر دەرچووم. تقریبا 8 و چارەک گەیشتمێرە 8 و نیو. هەتا هاتم کاک دلێر لێرە بوو چاوەڕێمێ کرد معاملاتەکەم دا پێی. سەمیر لە کاتژمێر 6 بەیانی لە هەولێر دێتە هاتوچۆی سلێمانی چونکە دەزانێت جەنجاڵی و قەرەباڵخیەوە بەڕێوەبەراتیەی تەنیوە. ئەو دەترسێت نەتوانێت کارەکەی تاو بکرێت و درەنگ بکەوێت. کە دێنە ناو دایرەیە ئێمە خۆمان هیچ ناکەین بەس دانشین لە بان کورسیە کاک دلێر خۆی هەموو ئیشەکانەکە هەمووی خۆی ڕایەپەڕێنی. ئەگە بەرنامەیە تەلەڤیزیۆنیان هەیە بیان لە ڕێگای سۆسیال میدیاوە هەموو شتەکان پێت بڵێن ئەو شتانە لە خۆت بێنە مەسەڵەن فەحز بکە هەزدە بێنە نفوس و کارتی زانیاری زۆر باشە پێویست نەکە کە تو هیچ شتێکت نەقز بێ چونکە ئێمە لە ڕێوە دوورەوە هاتووینە 2 ساعت و نیو لە ڕێگا بووینە.
کە هاتی نەژوورەوە ماسکمان بەستا لەبەر خۆپارێزی کڕۆنا ئیتر چووینە ژوورەوە ئیشەکانمان هەمووی تەواو بوو کاگلێر تقریبان هەمووی سەعاتێکی پێ ئەو تەواوی کارەکانی بۆ تەواو دەکات بێەوەی سەمیر هیچ جوڵەیەک بکات ڕەنگە بۆ سەمیر ئاسان بێت و ئەو هەموو جەنجاڵی خەمی نەخسبێتە دڵیەوە پەنجەمۆرەکەم کرد و هەموو ئیشەکانی تقریبان بە سەعاتێ بۆ تەواو کرد مدایەوە دەستم من ڕێپێدراوی هاتوچۆ دلێر ئەحمەد محەممەد لە بەڕێبەراتی هاتوچۆی سلێمانی ئیشوکاری من بە دوواداچوونی کاروباری خاوەن پێداوی سێ تایبەتەکانە کاروبارەکانیان بۆ جێبەجێەکەم لێرە ئیشەکانیان زۆر بە زووی بۆ ڕایەکەین ناڵین هیلاک بن بە زووی ئیشەکانیان بۆکەین و بەڕێیان دەکەین لێرە معاملاتمان زۆرە ئیشمان زۆرە تەحویلمان هەیە بەناوکردنمان هەیە تازەکردنەوەمان هەیە ئەمە ساڵانەیە تازەکردنەوەی مۆڵەتیشمان هەیە تۆماری یەکەم جاریشمان هەیە ئەمانە هەمووی خۆم ئەیکەم بۆ خاوەن پێداوی سێ تایبەتەکان ماوەی 15 ساڵە ئەم کارە ئەەکەم من بە بەردەوامی لەخوا بەزیابێ ئیشەکانمان باشە ڕوا سوپاسی ئەفسەران و کارمەندانەکەم زۆر هاوکاریمانەکەم ئیدی دوای چەندین خولەک هاوڵاتیان ڕوودەکەنە ناوەندیەوە بەڕێوەبەرایەتیە لەلایەن کارمەندان و ئەفسەران ڕێنوێنی دەکرێن و کاراسانیان بۆ دەکەن. ئەو کاراسانی و ئامۆژگاریانە بۆ ئەوەیە کاوڵاتی زۆر نەوەستێت و بە زووترین کات مامەڵەکەی ڕای بکرێت تا نەبێتە هۆی بەرکەوتن و کۆبوونەوە. سەرەتای یەکەم ڕۆژەکانی ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان دوای یاسای بوونەوەی دۆخی هاتوچۆ و ژیان لە سەردەمی کۆرۆنا ڤایرۆس بەدەداچوونی بەدەکات. ئێمەش ڕوو لە ژوورۆ دەکەین و دەچینە لای ئەفسەری ئایتی دەمانێت بزانینەوە هەنگاوانە چین بۆ کاراسانی هاوڵاتیان و ڕایکردنی مامەڵەکان بە زووترین وەخت. ئەو باس لە یەکێک لە هەنگاوانە دەکات کە پرۆژەی بە ئەلکترۆنیکردنی مامەڵەکانە. ئەم باڵەخانەی کە ئێستای دەبینین باڵەخانە نوێیەکەی نووسینی عریزەی ئەلەکترۆنیە کە ئەم کۆمپانیایەکی کەتی تایبەتە ڕەزامەندی وەزارەتی ناوخۆی وەرگرتووە بە گۆڕینی سکاڵا کۆنەکان بۆ سکاڵای ئەلەکترۆنی ئەمە شێوەیەکی دەرچوونە لە شێوە تەقلیدیە کۆنەکە بۆ شێوەیەکی نوێ ئەوەیە کە نووسینی عریزەیە بە شێوەیەکی ئەلەکترۆنی و ڕاستەوخۆ بەستنەوەی بە بەڕێوەبەرایەتی هاتوچۆوە واتە تەنها گۆڕینی عریزە نییە لە دەستیەوە بۆ کۆمپیوتەر بەڵکو بەستنەوەی عریزە نووسەکانە بە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ئاڵوگۆڕکردنی داتاکانە. ئەم پرۆژەیە لە خراوەتە خزمەتی هاوڵاتیان و بیناکە بە شێوەیەکی مۆدرن دروست کراوە ئەوەی کە دەبینین ئێستا هاوڵاتیە کە ڕاستەوخۆ داخڵی ئەم بینایە بێت سەرەتا دێتە ئێرە بەپێی ئەم ئامێری ڕیزبەندیە کە دانراوە سەرەی خۆی وەردەگرێت بۆ ئەو بەشانەی کە بۆی دانراوە بۆ نمونە یەکەم هاوڵاتی کە دێتە ئەم بەشە سەرەتا ئەگەر پێویستی بە ئایتی هەبێ ئەمە بەشی ئایتیە جاران لە ناو بەڕێوەبەرایەتی بوو بۆ کار ئاسانی ئێستا هێنراوەتە ناو عریزە نووسەکانەوە لەبەرەوەی هاوڵاتی کەمترین کات ببە بەسەر لە ناو بەڕێوەبەرایەتی یا زۆر مەشغوڵ نەبێ هێنامانەوە ئێرە دوای ئەوەی هاوڵاتی کە ئیشی ئایتی تەواو کرد دەچێت پسوڵە وەردەگرێت ئەو هاوڵاتیانەی کە دوای ئەوەی ڕیزبەندی و سەرەی خۆی وەردەگرێت دێتە بەشی ژمێریاری بەشی پسوڵەی داواکاریەکەی وەردەگرێ پارەکەی خۆی لێرە دەفەداگە کە بارەکەی دانا پارەی خۆی دەفع کرد لێرە سەرەی بۆ دائانێ بەپێی ئەو شاشانەی هەیە سەرەیەکی نوێی دەداتێ بێزگە لەو سەرەی یەکەم جارە ئەو هاوڵاتیە متابعی شاشەکان دەکات بزانێت لە چ پەنجەرەیەک و بانگ دەکرێت
ئەم هاوڵاتیە هاتووە سەرەکەی لەم پەنجەرەیە فایلەکەی تەقدیم کردووە ئەم کارمەندانە داواکاریەکەی بۆ پڕ دەکەنەوە ئەم زانیاریانە کە لێرە داخل دەکرێت ڕاستەخۆ دەچێتە ناو بەڕێوەبەرایەتی واتە جارێکی دیت پێویست نیە ئەم زانیاریانە لە ناو بەڕێوەبەرایەتی داخل بکرێتەوەوانێ ئەمە یەکێ لە سوودە گرنگەکانی ئەم پرۆژەیە ئەوەیە کە کار ئاسانی بۆ کارمەندانی ناو بەڕێوەبەرایەتی دەکا بارگرانی و دەستسوچیان بۆ دەکا. خۆی ئەم سیستمە هەر لە ئەسڵە یان ئەگەر ئێمە باسی بکەین شتێکی نوێیە بەلای ئێمەوە بۆ هاوڵاتیانی ئێمە تەبان تووشی کێشە و گرفتە بێ سەرەتا بەڵام لەبەرەوەی کەوا بۆی کە چارەسەر بکرێ هەر لە سەرەتاوە چاک وایە یەکەم جار کارمەند زیاد بکرێ بۆی کارەکان زوو بە ئاسانی بڕوا لەبەرەوەی خەڵکێکی زۆرە چکە دەوامەکەیش کاتی زۆر کەمەوەیشی بیر نەچێ پێم وایە لە نۆ بۆ یەکەوە بزانم ئەمە کاتێکی زۆر کەمە پێنجشەمان دەوام نییە جمعە دەوام نییە شەمە دەوام نییە کاتێکی کەمەگەر کارمەند زیاد بکرێ بۆ ئیشی خەڵک ڕای بکرێ من ئەمە دوو ڕۆژە هاتووم پێتم وت هێشتا هیچیم نەکردووە نازانم ئیتر ئایا چەندێتر تەواو بێ بۆ پاراستنی تەندروستی هاوڵاتیان لەو ڤایرۆسە تا بەریەکەوتن دروست نەبێت هەمووان دەبێت ماسک ببەستن دوای پشکنین هەمووان ڕوودەکەنە ژوورەوە سەبارەت بە چۆنێتی کارکردن لە ناو بەڕێوەبەرایەتی ڕایدکاوی ڕێنمایەکان بۆ ترافیک دەخاتە ڕوو ئەو نیگەرانە لەو قەرەباڵخیە هۆکارەکەشی بۆ کەمی کاتی پێبژاردننی ئۆتۆمبیلە ژمارە کاتیەکان دەگەڕێنەوە کە لەبەر کەرنتین و قەدەغی هاتوچۆ ماوەی بەستانی تابلویان بەسەر چووە دوای ئەو ڤایرۆسە نەگریسەی کە بڵاو بۆ سەرجەم وڵاتانی جیهانی گرتەوە دیارە ئێمەژۆ کۆرێمی کوردستان بەشێک بووینەوە و بەداخەوە بەهۆی کەرنتینەکردن و نەبوونی دەوامەوە ئێمەکو بەڕێوەبەرایەتەکەمان جەنجاڵێکی زۆر کەوتە سەرمان و لەبەرەوەی داوام نەبووە ئەم مامەڵانە کەڵەکە بوون و بەداخەوە دوای دەستپێکردنەوەی دەوام ئەم زەختە زۆرە دروست بۆ لەسەر بەڕێوەبەرایەتیمان ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان سەردانمانەکەن لە پێناو پاراستنی سەلامەتی ژیانی هەم هاوڵاتیان و هەم ئەفسەران و کارمەندان ڕەچاوی باری تەندروستی هەموو لایەکمان کردووە و بە بەکارهێنانی ماسک و دەستکێش کە فەرز کراوە لەسەر هاوڵاتیان لە کاتی سەردانکردنی بەڕێوەبەرایەتەکەمان ومە بە پێی بڕیاری ئەنجومەنی وەزیرانی هەروایە بەکارهێنانی ماسک و دەستکێش و دواتر سەرەتا بەخێراتن و پێشوازیکردنیان لە پرزگا بە شێوازێکی جوان هەرچەندە بەڕاستی ژمارەیەکی زۆر زۆر هاوڵاتی وەکو ئاماژەم پێکە سەردانمانەکە پێشوازیان لێکرێت. ڕێنمایی هاوڵاتیانی بەڕێزی هەرێمەکەمان دەکەین کاتێک سەردانی بەڕێوەبەرایەتەکەمان دەکەن چونکە ئەو هاوڵاتیانی سەردانی بەڕێوەبەرایەتەکەمان دەکەن لەسەر جەم قەزا و ناحیەکانەوەیە دەربەنێخان کەلارە کفریە هەندێک هاوڵاتی هەندێک جار لە پارێزەکانی خواری عراقیشەوە سەردانمانەکەن بۆ ڕایکردنی مامەڵەکانیان بۆیە ئێمە لە پێناو پاراستنی گیانی و سەلامەتی ئەوانیش و ئەفسەران و کارمەندانیش داواکارین ڕەچاوی تەواوی ڕێنمایە تەندروستەکان بکەن. دەمانێت هۆکاری و فشار و ژمارە زۆری سەردانی کەرار بزانین و هاو کات چ میکانیزمێک دانراوە بۆ کەمکردنەوەی ژمارە زۆرە و ڕایکردنی مامەڵەکان. سەبەبی سەرەکی هۆکاری سەرەکی ئەو قەرەباڵغی کە لە بەڕێوەبەرایەتیماندا دەبینرێت قەدەغی هاتوچۆ کە قەدەغا چۆن ڕاگەندراوە کەرەنتینەکردنی هاوڵاتیان بوو بە شێوەیەکی گشتی و متەناوب بوو ئەم ڤایرۆسە نەگریسەش کە بەداخەوە یەخەی هەرێمەکەمانی گرتەوە ئەمانە هۆکاری سەرەکی بوون بۆ دروستبوونی ئەو قەرەباڵغە. مامەوە تقریبا لە ساعت 9:30 لێرە 9:30 هاتم شەکەم تەواو بۆ ئیجازەن ماڵەت شوفێریم تازە کردەوە بەڵام جا ئیشەکان باش دەڕۆعی بینی ڕقم هەیە لەوانەیە 100 نەفەری لێ چۆن دەبی وابین ئەو مۆزەفەیە من
لە سعات هەشتەوە لێرەمە ئێستا تاویان نەکردیمە لۆ بەیانی شمایکە بەس تاویل و بەناوکردنەوە هەرەوەن لە هەولێر ژاتین لێرە سەری ناردمیان بۆ تانجەرۆ و بەڕادەی تانجەرۆ لە تانجەرۆ دی تەواو نیە سە گەڕامە دووبارە ئێشەم تەواو کرد و ئەگەڕێمە بۆ شەڕ سیارەی کاتیمانەیە گەرەکمە بیکەمە ڕقەم و عربانەی سیارێتر تەحویلەکەمە سەر وەڵای ژووری 19 و 29 زۆر قەرەباڵ خۆ زیحامێنە وەڵا کاراسانی نیە وڵی نام زیحامە نازانەوە کاریش قەرەباڵغا زۆر شوێنێکی قەرەباڵغانی ئەوانیش ئەگە بڵێ مەعامەلەکە خاوە مەعامەلەکەیان خاوبڕیان درێنگی پێ بچێت خەتای ئەوان نییە چونکە ینی جەنجاڵێکی زۆر لە سەریانە ئەنی فریان ناکەون بعد ئەگە غورفەکانی تریش زیاگەن هیچ فریان ناکەون لەسەری ینی خاوە ڕاستە ئەین تۆزە ئیشەکان بە خاوی ڕۆ بەڵام چاریان نیە قەرەباڵغا شوێنەکە بۆ هۆی خرامە و تازەکردنەوەی تەسکەرە و دەرهێنانی تەسکەرە زۆری پێچێت وەڵا تقریبی ساعت و نیوەگە لێرم زیاتر ساعت نیم بۆ 2 ساعت بێ لێرە بەشەکەی ئێمە بریتە لە دوو بەشی کرێ تەکسی و پازەگرێتەوە و بەشی ئامێرەکان بریتە لە ئینشایی و زراعی و ماتۆر ئەم سێ ئامێرەمان هەیە ڕۆژانە ئێمە نزیکەی 100 بۆ 150 مامەڵە بە پێی ڕۆژەکانە ڕۆژوای 170 مامەڵە ڕۆژوای 120 مامەڵە ئێمە ڕاییەکەین مامەڵەکانیش بریتین لە تەحویلکردن نوێکردنەوەی ساڵانە نەقلی تەکسی ئێستا کراوەتەوە نەقلەکرێ مۆدێلی لە 2006 بۆ سەرەواتە 15 مۆدێلی تەکسی نەقلە بێ هەر مەعاملەیەک ئەکەوێتە سەر شەخسەکە بۆ نمونە شەخصێک ئەگەر لە هەرێمی کوردستان مامەڵەکەکە زووتر ڕایەکە بۆ نمونە ئەگەر لە ناوەند و یان لە شوێنێکی دەرەوەی هەرێمی کوردستانەوە هاتووە زیاتری پێچێت چکە پێویستی بە فەحسی ئۆتۆمبیلەکەیە کە فەحسەکات شارەزایی نییە لە هەرێمی کوردستان چۆن مامەڵەکە ڕایەکرێ احتیمالە 2 سەعاتی پێ بچێ یا ڕۆژێکی پێچێ و مامەڵێ بەڵام وەکوتر ئەو کەسانەی کە شارەزان سەعاتێک بۆ 3 چارەک لەوە زیاتری پێ ناچێت مامەڵەکە سەنەوەیەکە ژوەرەگرێتەوە بە ساعت مشکلەی هاوڵاتی ئەوەیە کە دێت بۆ لامان هیوادارین ئەو هاوڵاتیانە کە سەردانی بەڕێوەبەرایەتیات شوۆی سێمانیەکە هەموو مستەمسەکێکی پێبێ بۆ نمونە هەوێ و جنسی و کارتی زانیاری و وێنەیەکی شخصی خۆیانیان پێبێ ئەوانەی کە تەحویلەکەن ئەوانەی نوێکردنەوەکەن خۆیان خاوەنەکانیان ئامادە بن یا وەکیلەکانیان ئەوانەی سەردانی ئێماکەن زۆربیان مستەمسەکیان پێ نییە یان فەحسیان نەکردووە خۆشی ئەزانێکە فەحسەکەی بەسەر چووە ئەوە زیاتر کادەبا ئەگەر پێشتر فەحسەکەی کردبێت و مستەمسەکاتی هەمووی پێبێت هەموو مامەڵەکەی لە لای ئێمە 2 دقە ناخایێنێت تەکسی پێشتر نەخڵ ناکرا لە پارێزگای بۆ پارێزگایەکتر بەس ئێستا بە بۆنەی ئەوەی کە ئەبێ هیچ مەسەکێکی ئەسکەری کە تەکسی لێ نەخڕێت تەنها بۆ هاوڵاتیەک بێ بۆی سوودمەند بێ لەو بڕەپارەی کە پێیەکە ئێستا بە بڕیارێکی تایبەت تەکسیش نەخڵەکرێ 15 مۆدێل واتە لە ئێستادا لە مۆدەی 2006 بۆ سەرەوە تەکسیش نەخڵەکرێ بەڵام پاس نەخڵ نابێ سەبارەت بەو گلەی و گازدانەی کە هاوڵاتیانەی کە هاوڵاتیەکانیش ماندووە بن لەم بەژێنێری بۆ ئەو بەش عینێری بۆ فەحز جاری وا هەیە بۆ نمونە هاوڵاتیەکە غرامەیەکی زۆری بۆ کراوە و ئەزانێ خۆی سەرپێچی کردووە لە ئەنجامی ئەو سەرپێچیە زۆرە غرامەیە وازانەیە ئێستا ئێمە پارەکە لێ سەنین یعنی قانونە ئێمە سەرپێچی کردووە مەفروزە غرامەکەی دەفعکە سەبارەت بە ئەو هاوڵاتیانەی کە سەردانی ئێمەکەن یعنی ڕۆژ و 2 ڕۆژ نییە هەمیشە ئێمە ئیشەکەمان ئاوهایە لۆدێکی زۆر و ئەوماندووبوونی ئێمە احتیمالە تووڕەبوونێکشی تیا بێت حکوومەتی یارەمی کوردستان و وەزارەتی ناوخۆ مانگبەر لە ئێستاوە کاوکاری و کاراسانی بۆ هاوڵاتیان بڕیاریاندا تا هاوڵاتیان نەزەرمەند نەبن کە ماوەی تۆمارکردنی ئۆتۆمبیلەکانیان بەهۆی نەبوونی داوام و کەرەنتین بەسەر چووە تایەکی نۆ ماوەی تۆمارکردنیان بۆ نوێکراوە لە ڕاستیاوەکو ئاگادارن بە بۆنەی بارودۆخی کۆرۆناوە لە مانگی 3 لە 4 کە مامەڵەی هاوڵاتیان ڕاگیرا پێش کەرەنتینەکردن و قەدەغەی هاتوچۆ
ئەگەر بە ڕۆژ بیژمێرین تاوەکو ئێستا کە لە مانگی هەشتین زیاتر لە 3 مانگونی و بۆ 4 مانگە گەر پشوەکانی هەینیەکانی ژوەر بگرین زیاتر لە 4 مانگ پشووی ڕاستفەرمی بۆ دەوام نەبووە. ئەمە وای کردووە ڕێژەیەکی زۆری مامەڵەی هاوڵاتیان کەڵەکە بووە. بێگومان وەک ئەشزانن بەخشینی دواکەوتنی مامەڵەکان تا ماوەی 1 درێژ کراوەتەوە. بەشێکی زۆر لە هاوڵاتیان پەلەیانە بۆ ئەوەی لەو ماوەیە فریا بکەون مامەڵەکانیان تەواو بکەن و نەکەونە غەرامەوە. ئەمە وای کردووە لە ڕاستیە و بەبوونی کەمبوونەوەی ماوەی دەوامکردنیشەوە قەرەباڵخی و لۆدێکی زۆر لەسەر بەڕێوەبەرایەتەکەی ئێمە هەبێ لە ئیشوکاری ڕۆژانە. هەرچەندە ئێمە وەک خۆمان درێغیمان نەکردووە لە هەوڵ و ماندووبوونی زۆر زیاتر تێگڕای ئەفسەران و کارمەندانی ناوم بەڕێوەبەرایەتیە بۆی زۆرترین ژمارەی مامەڵەی هاوڵاتیان تەواو بکەین. بۆ نمونە ڕۆژێکی وەک دوێنێ ڕۆژێکی وەکو ئەمڕۆ زیاتر لە 1650 مامەڵە تەواو کراوە لە ناو بەڕێوەبەرایەتیە لە ئیشوکارە جیاجیاکانی تۆمار و مۆڵات. ئەگەر تۆ ئەم ژمارە زۆری مامەڵە دابەشکەی بەسەر کاتەکانی دەوامە کە 4 کاتژمێر دەوامکردنە دەبووە دەرەکەوێت لە هەر خولەکێکە لە هەر 1 دقیقەیە زیاتر لە 7 مامەڵە تەواو بووە. کامە بەڕاستی ڕێژە و ژمارەیەکی پێوانەیە لە ئیشکردن بۆ ئەو ماوە دیاری کراوە کە ئێمە لە ڕۆژانی ئاسایی دەوامکردن و پێش کۆرۆنایە ڕەنگە سەقفی ئیشکردنمان 1500 مامەڵە بوو بێ بە ماوەیەکی زۆر لەمەش زیاتر لە 8 بەیانیەوە تا 2 ئیشمان کردووە لە ناو بەڕێوەبەرایەتی یعنی کاتژمێرەکانی دەوام زیاتر بوون و ڕۆژانی دەوام زیاتر بوون لە یەکشەمە تا پێنجشەمە بەڵام سەقفی تێکڕایی مامەڵەشمان 1500 مامەڵە بوو بێ. کەواتە ئێستا بە خۆماندووکردنی زیاتر ئیشی زۆر زیاتر کراوە خزمەتگوزاری زۆر باشتر پێشکەش بە هاوڵاتیان کراوە بەڵام لە ڕاستیە قەرەباڵغیش هەر ئەبینرێ ئەوەی کە ئەبینرێ هۆکارەکەی ئەوەیە کە وەکو باسم کرد کەڵەکەبوونی ئەو ژمارە زۆرەی مامەڵەیە لە هەمان کاتە بەڕاستی هەندێک جار گرفتمان لەگەڵ هاوکاری نەکردنی هاوڵاتیانیش هەیە ینی هەمویان بە یەک جار بە یەک کە ڕادبوونونە ئەو لۆدەی کە لەسەر لە بەیانیا هەیە بە تایبەتی زۆر جیاوازە لەوەی کە لە سەعاتەکانی هەموو چارەمی ئیشکردنە هەیە. خەڵک وا فێرە بەیانی زوو بەرە و فەرمانگەکان بەڕێیەکەون و بەرەو ئیشوکارەکانیان نەچن. ڕۆژمان هەیە لە سەعات 11 و 12 ئێمە کەمتر لۆد و قەرەباڵخیمان لەسرە بەڵام هەر هەمان ڕۆژ لە بەیانیەکەیە سەرەتای دەوام لۆد و قەرەباڵخێکی زۆر هەیە. ئێمە واشمان کردووە بەڕاستی هاوڵاتیان هەمووی بە ماسک و دەستکێشەوە بە تایبەتیش ماسک پێێن سەردانی بەڕێوەبەرایەتیمان بکەن لەگەڵ هەموو ئەوانەشە ئێمە هەم خۆپاراستنی خۆمانمان بەکارێناوە هەم هەوڵمانداوە خەڵکیش بپارێزین و زۆرترین ئیشیش پێشکەش بە هاوڵاتیان. ئەماری 14 ڕۆژی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی بەشی تۆمار و مۆڵەت ئەنجامدانی زیاتر لە 7618 مامەڵی هاوڵاتیان تۆماری زیاتر لە 4220 مامەڵی ئۆتۆمبیل پێدانی زیاتر لە 2255 مۆڵەتی گشتی و تایبەت ئەنجامدانی زیاتر لە 901 تاقیکردنەوەی پراکتیکی و بەخشینی مۆڵەت ئەنجامدانی زیاتر لە 344 تاقیکردنەوەی تیۆری و بەخشینی مۆڵەت باپی ئەماری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی بە تێکرا 1650 مامەڵە لە هەر ڕۆژێکدا ئەنجامدراوە.